بەتایبەت هەکارەگەر بگەڕێمەوە بۆ سلێمانی کە باسی سلێمانیەکە یەکێک لە شوێنە دیارەکانی یەکسەرڵی چایخانەی شعب چایخانەی شعبیشتر بۆ خۆی کەڵی چایخانە زانین کەی دامەزراوە ئەم چایخانەیە گرنگی چی بووە بەهۆی یاخود لەگەڵ چاخواردنەوەیەکە بەس و خواسی چی لەوێ دەکرێت خۆری جیاواز هەندێکجار هەیە ڕەنگە ئەم باسانە لە لای ئەوان بێت ڕاستە بۆیە بەڕێز عومەر وەستا شەریفی چایەتی خاوەنی چایخانەی شعب لە سلێمانیەوە بە شێوەی ڕاستەخۆ لەگەڵمانە وەستا عومەر سڵاوت لێبێ بەیانی باش لەوە دەست پێ بکەین هاژە بۆچی چا خۆشە دەستان خۆش بێ سپاسان دەکەم چا وڵا جا هەیە حەزی لە شان نەبێ شێ حەزی لە شانێ بە ینی زەلانی وامان نێ مەسەلە ئینسانی وا هەیە تێرە و مەسەلە لە باتی شایە پێنج شاخواتەوە ئێمە وەختی خۆی دکتۆرێکە بوو لە وەستادی جامیعە بوو هاتە خوارەوانێ ئەو شایەکە متوێکە شاژی خەسی قوڕا یعنی خەز قوڵاو شۆم بۆ ئاوەم تێ کرد یعنی شوار پێنجی خواتەوە لەوە زاخاوی مشکە بەلای ئێمەوە جاوەستا پێم بڵێ ئەم بەیانە چەند خۆری چاتان لێناوە تا ئێستا چاکەتان حازریانی چەند چا ڕۆژتووە ئەم بەیانە چەند چاخۆر هاتووە بۆ چایخانەی شعب وەڵا ئێمە لە پێنجەوە چا لێنی بۆ خەڵکە ئەو خەڵکە نیوەی لە ماڵەوە چا ناخوا هەموو یە بۆ ئێرە کاکە نیوەی هەم یەتە چاخانەکە چاخواتەوانە زۆری ئەخرە ئەوەیە لە چاخانەی شعبیشتام و چێژێکی تری هەیە تامی چای خۆش ئێمە چای خۆشمانێک گاگە چاکەی خۆ هەیە سێ چوارێ خواتەوە شەو بە ڕۆژە بەیانیان چای دیژ لەمەشمان زۆرە خوێتە لێرە هەمانە چوار پێنج یە خواتەوانێ چای خەسی جایتر ئەو شایکەی خۆیتەوە تۆزێ زاخای مشکە دیاتەوە خۆشە ینی باشە باشە وەستا عومەر چاخۆری سیرتان لەلایە ئەوانێک کە زۆر زۆر بەقۆری چای دەخۆنەوە بۆ پێی مامەڵە زۆر لەگەڵ مشتری دەکەی خەڵک زۆر دەدادەنشی چا بخوا لای هەمانە زۆر هەیە ئێمە هەیە لە پیاڵە ئەلێ پیاڵەکە بچووکە ئەلێ بەکوب بۆم تێکە بەکوب بەیخواتەوە جاری وایە دووکە بەخواتەوەنە لەشایە ئێستا هەمانە لێرە ئەلێ بە پیاخوا پیاڵەکە بشکۆلەیە لە کوپا بۆم تێکە لە کوپەکە بۆی تێکەن دواتیانێ خواتەوانێ باشە وەستا عومەر بەو پێی کە ئێوە خانەوادەتان کە خێزانتان ئەگەڕێتەوە هەر ئێوە لەم چاخانەیەدا بەردەوام بوون مێژووی چاخانەی شعب چۆنە و یەکەم جار کە چا هاتە سلێمانیەوە چۆن بووە کەی بووە ینی مێژوویەکی چا خواردنەوەمان بۆ باسکە لە سلێمانی وەڵی مێژووی چا خواردنەوە خۆ لە سلێمانی نازەم بەگەرێتەوە بۆ ساڵی 1970 ئەو ئانانە خۆ من نازم کابراایەکە بوو حەزی نازم چوو بۆ هندستان بۆ کوێ چوو بوو دا باش فکرم نییە لەوێ شای نازم جیای شای هێناوە نازم چۆن چێناوێتی هێنایەتی بۆ سلێمانی لێرە ناوەکەشی وەڵا ناوەکەیم لەفکر نییە ئێتر لێرە ئەو چای هێناوە لێرە دروستی کردو و یایەتی بەخەڵت تا نۆساکانەوەیمە ئێمە لە پەنجاکانەوە ئێمە لێرن لە چلەکانی شو باوک لە بیستەکانەوە باوکم لێرە خەرگی شای چییە باشە وەستا عومەر مێژووی چایخانەکەی ئێوە چۆنە ینی باب و باپیرت و هەموو ئەوانە هەر خەریکی بوون وەڵا ئێمە لە باوکمەوە مەسەرە بە زۆری من مامێکیشم هەبوو تقریبی 100 ساڵ تەمەنی بوو ئەو تەوەی کە ژێرمە من لە دەرەوە بوو مامم لە مەنتیقەی هەورامان لە گوڵم ئەوە لە پێش باوکیشمەوە ئەو تەمەنی ژێ بوو تقریبی 120 ساڵ ژیا ئەوە هەر خۆی شایشی هەبوو چاخانەیە بوو ئێتر لەوە باوکیشم هەر پیشەیە گوتۆتە خۆی و ئێمەش لەو پیشەوە گوتومانە هەر خەریکی نیشەڵە باشە وەستا عومەر تا بتوانین لە شتان ساخ بێ و بەردەوام بن وەستا عومەر ئەو شتانەی ڕۆژانە لە چایخانەی شعب ڕۆیە ئێستا لەگەڵ ڕابردوو چی بوون یعنی ئەو شتە خۆشانەی کە لەم چاخانەیە ڕۆیە بەدەم چا خواردنەوە چییە وەڵی زانیشون لەوانەیە ئێستا ڕابردوو تۆزێ باشتر بوو تا ئێستا ئێستا ئیشی شایشێتی تۆزێ زەحمەت بووە ئەو عانە تۆزێ شایشی ئێستا وەختی خۆی باوکم لێرە کە ئەمە ئوتێل بووە تەمان لە
لە سیەکان و ئوتێلە دروست کراوە شای بردووە مەسەر بۆ سەرەوە یعنی ئوتێلەکە دووسێ قات بووە ئەگەر شایان بیستە بە جەرەسەکە جەرەسێ دوان سیان ئاوە لێ یعنی ئەوەنگە شابێنە بۆ سەرەوە ئێتێ بۆ دوکانەکانی شەر هاتووشیان کردووە بەڵام زەحمە نەبووە ئاانە چا بەڵام ئێستا تۆزێ ناڕەحەتە بەڵام هیوا هەیە مەسەر گەنجی وایە دانیشێت ظروفی ئێستا و لەگەڵ ظروفی پارە ساڵانێکی هەشتاونەوەکانی فرقی لەگەڵ ئێستا باشە وەستا عومەر زۆر جار کەسێک کە چالێ دەنێ لەگەڵ کەسێکی دیکە تاموتێژی چایەکە جیاوازە باشە ئەمە نهێنی تاموتێژی چا لە تۆ چاکەیە یاخود لە شارەزایی وەستاکەیە ئەزانی چۆن فەرقی هەیە مەسە ئێستا خۆمان لێنی جیاوازی هەیە لەگە یشتراکە لێنێ نە شارەزایە ئێستا مەسەن ئەگەر لی نەزانێت شاکە لێنێ نازانێت بەڵام من هێستا من خۆم شاکە لێ ئێستا من ئێمە پێش بران لێ شوا بران لێرە من خۆم شاکە لێنە فەرقی هەیە لەگە یشترا ئەوەش خوات وەر فەرقی هەیە ئێستا زۆر کەسێ شاکە ئەلێ شای دەستی تۆ خۆش دەکە تایتر بالفعلی هەرواشە خۆی باوکی مەستە خواافیکە کە شای تێ کردو بۆ خەڵک کابرا شوا پێ شای خواردو چونکە شاکە دەستی خۆش بووە بەڵام منش لەو قیاسەوە هەر خۆم گرتووە بۆ شایەوە خەڵکە قیاسی خۆمان خۆشترێکە لەوە کەواتە وەستا عومەر نهێنی چای خۆشەکەی چایخانەی شەعب لێنانەکەیەتی یا جۆرەکەیەتی وەلا لێنانەکەشی شەرتە جۆرەکەشی شەر ئێمە 15 نوع تێکەڵەکەین دووشی سی گەورەشە بەڵام لێنانەکەی شەرتە تۆ با حەزە شایشی بکرە شازی شابێ بەڵام کە تۆ نەزانی لێنێ بە کەڵکی شیە ئەوێ لێنانەکەی شەرتیشە و کوڵانەکەیشی شەرتە باشە لە لای ئێوە ئەوانەی کە دێن چا دەخۆن زیاتر حەزیان بەو چانەیە کە بە شەکری وردە دەخورێ یاخود بە دیژلەما وەڵا ئێستا وەختی خۆی هەمووی شەکری شیرینی یەخوا بەڵام ئێستا بۆ هەیە تۆهینەوە بووە زۆری شەکری ورداخوا زۆری کەم شەکرەخوا یا ئێمە شەکری کوڵەمانەیە دیژلەما زۆری بە شەکری دیژلەمەوەی خوا مەزاڵێ شاکە شەکی تێمەکە یا شیرینە خۆم شەکرەکەی تێەکەم ئاوایی خۆ تۆ باشە وەستا عومەر ئەگەر یا شەکەکەی چاکەی بۆ دانێن بەڵێ باشە ئەمڕۆ چونکە ڕۆژی گیانی چایە و ئێمەش پێمان خۆش بوو بەڕێستان میوانمان بن بەس ئەگەر بابەتێکی خۆشە بە یاخود بە سەرهاتێکی خۆش لەسەر چاو چایخانەکە بۆ ئێمە بگێڕیتەوە شتێکی وا هەیە وڵی چیم لە خۆێتە شیوام لە بکردنەوە نازانم چی بژێڕوانی ینی چاخۆرێکی سەرسەختتان نەبووە شتێکی وا ڕووی تێکرد بێتن دوو کەس مەرجیان لەسەر چا خواردنەوە کرد دەبێ ئەم بڵێم 20 دەخۆمەسی دەخۆ بۆ خواردنەوە بەڵێ بۆ خواردنەوە وەڵای هەمانە بەرە وەڵا زۆر لەو شانە بەسەر هەیە زۆر لەو شاخواتەوانێ و حەزی لە چای زۆریشە بەڵام ئێستا وەختی خۆی مەجموعێ لەو پیاو شاکانە هەبوون لەو دوکانێکمان و تەنیشتەم و هەموو دانیشتن هاتن لەوێ شاکانی چای دەستی باوکمان نەخواردەوانێ ئەڵێ چامان بۆێن بە کاکشەری وەمان بێنێ هیچ دەستی ئەوە زیاترێکە لەوە ڕێز عومەری وەستا شەریفی چایتی سپاس بۆ تۆ بەم بەیانیە لەگەڵمان بووی سپاس بە هیوای تەمەند درێژیتان و بەردەوامیتان هەمیشە زۆر سپاس لە سلێمانی هەمیشە بە خۆشی بە چای خۆشەڵمێنەوە خۆشییا بێت زۆر سپاس